خی گەورە فەرمێ ثمانية أزواج من الضأن اثنين ومن المعز اثنين قل الذكرين حرم أم الأنثيين أما اشتملت عليه أرحام الأنثيين نبئوني بعلم إن كنتم صادقين إنجا ومن الإبل اثنين ومن البقر اثنين. خی گەورە کە باسی ئەنعام و باسی خواردنمان بۆکە، یەکەم جار باسی گۆشتی بەرخمان بۆکە، دوای گۆشتی بزنمان بۆکە، دوای گۆشتی ئیبل و حوشترمان بۆکە، دوای گۆشتی مانگامان بۆکە. کەواتە مەخوای گەورە و نیعمەت باسی کردوون، ناکری ئەمانە لەخۆ قەدەغەکەی بڵێ وەڵا خراپن، مادەم خی گەورە و نیعمەت هێناوی. بەڵێ بە تایبەتی وەکو باسمان کرد مانگا شیرەکەی شیفایەکی گەوری تایە، ئینسان ناتوانێت دەست بەرداری بێ. خۆشەویستەکەم گۆشت ڤیتامین B12 تایە، B6 تایە، نایاسینی تایە، ڕێبۆفلاڤین ئەمانەکە باسمان کرد، ثیامینی تایە، زینکی تایە، سیلینۆمی تایە، فۆسفۆری تایە، پۆتاسیۆمی تایە، مەغنیسیۆمی تایە، سۆدۆمی تایە، نوحاس و مسی تایە. یەکێک لە مادەکانە بۆ پێکهاتەی ئێسک، بۆ پێکهاتەی دان، بۆ بەقووەتکردنی مەناعی ئینسان. بۆریەکانی خوێن لە جاتێوی کە تەسەڵوبی پێ بکان نا، ئەگەر بە شێوەیەکی منەظەم و تەندروست بخورێ، بۆریەکانی خوێن چیەکە؟ ڕێکە خات و بەقووەتیانەکە. لەبەرەوە ئەگەر ئینسان نەیخوا دیسانەوە زەرەری لێکەوێت، تووشی زۆفە بێ. بۆ گۆشت یەکێکە لەو شتانەی کە مێشکی ئینسان تەغزیەکە، مێشکی ئینسان بەقووەتەکە. ئەگەر ئینسان ویستی زیرەک بێ، مناڵەکان ڕۆک نەکردن باوکتان بڵێن گۆشتە خۆین، امتحانمان هەیە لەم زروفەیە خاستن. یەکێک لەو شتانەی کە مێشک و زەکای ئینسان زیادەکە گۆشتە، بە تایبەتی گۆشتی چی؟ گۆشتی حیوانی بچووک. بۆیە ئینسان پێویستی بە گۆشتە، پێویستی بە خواردنی گۆشتە. خۆشەویستەکانم، بەڵام ئاگاتان لێ بێ کورد دەڵێ هەموو شتێ بەچی؟ بەخوێ. ئەی خوێ؟ خوێش بە معنا. ئاگاتان لێ بێ ئەوەی کە ئێمە دەستمان ناوەتێ ئێواران قاز درێژەکەین، ئەگەر سفرەکە گۆشتی لەسەر نەبێ ڕۆژ و ناشکێنین، ئەمە سەقەتێکەیە کە ئێمە تووشێ بین، ئەمە بەڵاکەیە کە ئێمە تووشێ بین. بیخۆ ئافێتە بێ، بەڵام هەفتەی جارێک، مانگی جارێک، زۆر زۆرە بۆ هاو هەفتەی دوو جار، زیاتری نەکرد کام وایە. مەڵێ کاکتۆر توێتی بەسوودە و ئەوەیە، چونکە هەموو ئەوانی پێغەمبەری خوا سەڵلەڵلاهو عەلەیهی وسەلەم خواردوێتی بەسوودە. پێغەمبەری خوا سەڵلەڵلاهو عەلەیهی وسەلەم چۆن خواردوێتی ئەبێ تۆ ژوابی خۆیت، نێڵی وەڵام مادەم خواردوێتیتە مەسەریتی یەکەم. نا، بە هیچ شێوەیەک ئەمە لە عورفی ئێمە نییە، نابێ ئاوا فێر بین، نابێ مەعیدەمان ئاوا ڕابێنی، چونکە گۆشت مادەیەکی گیرە، مادەیەکە پێی ئەچی هەتاوەکو کەڵەکە ئەبێت و ئەنێرێتە سەر یەک. بۆیە ئەبینی گۆشتی مەڕ خراپترە لە گۆشتی بەرخ. گۆشتی بەرخ لە گۆشتی گاو، گامێش و حوشتریش باشترە. بۆ چونکە ئەو گۆشتی بەرخەی کە خۆی بە 6 مانگ پێکەوە نراوە، نەک بە 6 ساڵ. لەبەرەوە بە ماوەیەکی کەم لە مەعیدەیە هەزمە بێت و هەرسە بێت، کۆتایی پێدێ. بەڵام مشکلەکە ئەوەیە تۆ گۆشتێک کە بە چەند ساڵێک کەڵەکە کراوە لەناو لاشەی حیوانەکەیە، تۆ بتەوێت بە 4 سەعات هەزمیکی، بۆت هەزم نابێ، بۆت کۆ نابێتەوە، بۆت هەرز نابێ، ئیسفادەی لێ ناکەیت. زۆر خواردنی ئەمانە مەعیدەی هیلاکەکە، جۆگەی هەرز هیلاکەکە، ڕێخۆڵەکان هیلاکەکە. بۆیە بینی ئەمڕۆ زۆربەی ئێمە یەکێ لە مشکلەکانمان مشکلی قۆڵۆنە، مشکلی سوء هەزممان هەیە. بۆ چونکە ئەمانە بە تایبەتی ئێواران زۆری تێوشین و زۆری شەخۆین، کە ئەمەش بۆ خۆی مشاکلێکی گەورەیە وە لە کۆڵمان نابێتەوە. مەفروضەکە گۆشتی شەخورێ، گۆشت بە تازەیی بخورێ، بە خاوێنی بخورێ، وە میوە و سەوزەی لەگەڵا بێ، بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت تەغزیەی خواردنەکانی تەواو بکە.